لە قورئاندا چەمچێک هەیە کە 79 جار جەختی لەسەر کراوەتەوە. عەمەلی ساڵح، عەمەل واتە کردار. ساڵحیش بە واتای چاک و جوان دێ. باشە ئەو کردارە جوانانەی کە قورئان هێندە جەختی لەسەر کردوونەتەوە کامانن. لە فەرهەنگەکاندا ئەلساڵح بە واتای دروست، خاوەن فەزیلەت و ناموس، ئەنجامدانی چاکسازی، ڕاستکردنەوە، ڕەوانەوەی خوار و خێچیەکان، ئەنجامدانی کارەکان بە زیندوی و ڕێکوپێکی. فەرهەنگەکانی تایبەت بە قورئانیش دەڵێن وشەی سەلاح لە قورئاندا وەک دژوانەی گەندەڵی فەسادیان وەک دژوانەی خراپەکاری بەکارهاتووە، واتە ڕەوانەوەی نەفرەت لە نێوان مرۆڤەکان و ئاشکردنەوەیان بە واتای عەمەلی ساڵح دێ. سوڵح کە لە هەمان چاوجی ساڵحەوە هاتووە بە واتای پاکبوونەوە لە هەموو ناکۆچیەک، فەراهەمبوونی ئاشتەوایی لە نێوان مرۆڤەکان دێ. لە تەفسیری حەمدی یازریشدا دەڵێت بەو کردارە چاکانە دەگوترێت کە لەگەڵ ڕەزامەندی خودا و حوکمەکانیدا تەبادێنەوە و بەو ئیمان و باوەڕەیشەوە ئەنجام دراون کە خێری خۆیان، خێزان، گەلەکەیان و گشت مرۆڤایەتی تێدایە. ئەو کردارە جوانانەی کە قورئان جەختی لەسەر کردوونەتەوە 4 ئامانجیان هەیە. یەکەم ئامانجی بنچینەیی بریتیە لە عیبادەت بۆ بەدیهێنەر، حەمد و شوکرانە بژێری. لە ئەنجامدانی ئەم بەرپرسیارەتیەدا پێغەمبەران لە ڕیزی پێشەوەی مرۆڤەکان دێن، باسی بەدیهێنەر بۆ مرۆڤەکان دەکەن و ڕێنوێنیان دەکەن، هەروەها ئەو مرۆڤانەی شوێن پێی ئەوانیان هەڵگرتووە هەمان کار دەکەن. یەکەم بەرپرسیارەتی هەموو ئیماندارێک لە پلەی یەکەمدا بەرامبەر ئەڵڵایە، دووهەمیان بەرامبەر خۆمانە، واتە ئامانجی دووهەمی کردارە جوانەکان خۆمانین. ئەو بەهرانەی خوددا پێی بەخشیوین بە فیڕۆیان نەدەین، نرخیان بزانین، حەقی عەقڵ و زیرەکی بدەین. ئەمانەتی جەستەمان بە سووک تەماشا نەکەین و خراپ بەکاری نەهێنین، چونکە ئێمە خاوەنی جەستەی خۆمان نین، بە تەنیا موڵکی ئێمە نییە. دەشێت ئەم کراسە بە موڵکی خۆم ناو ببەم، چونکە خۆم کڕیومە و خۆشم هەڵم بژاردووە، بەڵام جەستەمان بەو شێوەیە نییە، بەڵکو ئەمانەتە. هەر بۆیە نابێ خیانەت لەو ئەمانەتە بکەین، نابێت جەنگ لەگەڵ هاوسەنگی فیزیۆلۆژیماندا بکەین. لەم بابەتەدا گەر هاوسەنگانە نان بخۆین و زیادەڕەوی نەکەین کردارێکی جوانمان ئەنجام داوە. سێهەم ئامانج مرۆڤەکانی ترە، هەژار، لاواز، لێقەوما و بێ ئەوەی جیاوازی لە نێوان مرۆڤەکاندا بکەین، بەهانەی هەموو خاوەن پێداویستیەکانەوە بچین. ئیدی هێندەی لە تواناماندایە یارمەتی ئەو مرۆڤانە بدەین کە لە ژێر زوڵمدا دەژین. چوارهەمین ئامانج ژینگەیە، زیادکردنی هۆشیاری ژینگەیی و پاراستنی هاوسەنگی ژینگەیی. ئەڵڵا دنیایەکی پاک و بێگەردی ئافراندووە، بیر لە دنیایەک بکەنەوە کە مرۆڤی تێدا نەبێ. هەموو شتێک بە جوانی و لە نێو هاوسەنگیدا دەمێنێتەوە، چونکە ڕووی زەوی هەموو چرکەیەک نوێ دەبێتەوە و پاچیش دەبێتەوە. تەواوی ئەو شتانەی کە لە دەریاکاندان و ئەوانەش کە لەسەر وشکانین ڕوەک و ئاژەڵەکانیش، هەر هەمویان ئەمانەتن خودا بە مرۆڤی داون. هەر بۆیە هەوڵدان بۆ پاراستنی سنووری هەریەک لەمانە کردداری جوانن. ئەو کردارە جوانانەی کە لە بناغەکەیاندا ئەم 4 ئامانجە هەیە، بەرپرسیارەتیە سەرەکیەکانی وجودی مرۆڤن. دەشێت چی جیاوازتر لەمانە هەبێ؟ یارمەتیدانی خوێندکارێک لەوانەکانیدا، پڕکردنەوەی کەم و کورتیەکانی کەسێک، یارمەتیدانی فێربوونی ئەو کەسانەی لە خواردەوەن. هەروەها ئەمەش وەک خوێکی بەردەوام لێ بکەی، بردننی یارمەتی بۆ ئەو کەسانەی هەژار و لێقەوماون، یارمەتیدانی ئەو بە ساڵاچوانەی لە چواردەورمانن. تەنانەت گەر پێویستی کرد لە جیاتی ئەوان بچینە بازار و شتەکانیان بۆ بکڕین، ببینە چارەسەر بۆ تەنیاییەکانیان، دڵدانەوەیان و سەردانیکردنیان لە ماڵەوە و نەخۆشخانەکان، پاکردنەوەی ماڵەکانیان، سەردانکردنی خانەی بە ساڵاچوان و بردنی گوڵ و شیرینی. هەروەها کلتوری چالاکوانی لە نێو گەنجاندا برەو پێ بدەیت، ببیتە کەسێکی ئاشتیخواز و نێوانی مرۆڤەکان ڕێک بخەی. ڕێگری لە هەموو جۆرە زوڵمێک و یارمەتیدانی کەسانی ستەم لێکرا و هاندانی گەنجانی ئامادەیی بۆ ئەم جۆرە چالاکیانە. لە کاتێکدا زوڵم هەموو دنیای تەنیوە، دەشێ هەر یەک لەم گەنجانە ئەم زوڵمانە بە هەموو دنیا بگەێنن. هەروەها ڕێگریکردن لە ناوبردنی ژینگەی سەوزایی، تەواوی ئەمانە کردداری جوانن. بەزەیی هاتنەوە بە ئاژەڵانی ناو کۆڵانەکان و پێدانی خواردن، تیمارکردنیان لە کاتی پێویستیدا. لە حەدیسێکدا هاتووە کەسێک سەگێکی تینوو دەبینێ دەچێتە ناوبیرێکەوە و ئاوی بۆ دەردەهێنێ، لە سایی ئەم کردارەوە دەچێتە بەهەشتەوە. هەروەها کەسێک پشیلەیەک برسی دەکا هەتا دەمرێ، بەم هۆیەوە ئەویش دەچێتە دۆزەخەوە. دیسان لە حەدیسدا هاتووە کە لابردنی کۆسپی سەر ڕێگەی مرۆڤەکانیش کردداری چاکەیە، یان هەڵگرتنەوەی شتێکی فرێدراو، لابردنی هەموو شتێکی ناشرین، دامەزرانی کلتوری جیاکردنەوەی خۆڵ و خاشاک، یان ئەو حەدیسەی دەفەرموێ زەردەخەنەش سەدەقەیە، واتە زەردەخەنەیەکی سادەش کردداری چاکە. ڕاهێنانی منداڵان لەسەر هەستی بەخشندەیی، تەنانەت گەرکەمێکیش بۆ بەخشینیان پێ ئەنجام بدەین، لەم ڕێگایەوە قەڵغان بەڕووی بەڵاو موسیبەتدا دروست بکەین. هەروەها هانیان بدەین کەوا لە کاتەکانی پشوودا خۆبەخشانە بەشداری کاری خێرخوازی بکەن. هەروەها لە تەمەنی منداڵیانەوە مەراقی پێشکەوتنە زانستیەکانیان لا دروست بکەین. هەروەها گەشت بۆ خوێندکارەکان ڕێک بخەین. ئەمانە دەچنە چوارچێوەی ئەو کارانەوە کە قورئان هانی داوین. بەسەر ڕووی زەویدا بگەڕێن هەتا ئەوەتان بۆ ڕوون ببێتەوە کە خودا چۆن دەستی بە بەدیهێنان کردووە. بۆ نمونە
گەشتێکی ناوەندی ئەتۆمی ئەوروپا، لەوێ چەندین تاقیگە و ناوەندی توێژینەوەی زانستی هەیە، هەروەها مۆزەخانەی تایبەت بە جەستەی مرۆڤ هەیە، هەروەها لە ئاەتێکی تردا هاتووە بەسەر ڕووی زەویدا بگەڕێن هەتا بۆتان ڕوون ببێتەوە کە گەلانی پێش ئێوە چیان بەسەر هاتووە. هەر بۆیە گەڕان بە مۆزەخانە مێژوویەکانیشدا بە کردداری جوان ئەژمار دەکرێن. جگە لەمانە چاندنی دار و ڕێخستنی باخچەکان، هەروەها هاندانی منداڵان بۆ هەموو کارێکی هونەری، موزیکی و سینەمایی و فۆتۆگرافی، پێشخستنی بەهرەکانیان و بەرهەمخستنەوە لێیان، ئەمانەش بە کردداری چاکە ئەژمار دەکرێن. کردداری چاکە دەشێت لە ناو ماڵەکانیشماندا ئەنجام بدرێ، هەم بۆ ژن و پیاو، هەم بۆ ئەوانەی منداڵن. دەشێت لە کارەکانی ناوماڵیشدا هەندێک بەرپرسیارەتی بە منداڵان بدرێ، گسکدانی ماڵ و شۆردنی قاپ و قاچاق، هەروەها پاکردنەوەی تەوالیتەکان. ئەمانە ئەو کارانن کە بەلای مرۆڤەوە قورسن، هەر بۆیە دەشێت قاڵبوونەوە لەم کارانەشدا بە کردداری جوان ناو ببرێ. واتە لە ڕێگەی ئەم کرددارانەوە ماڵەکانی شەماهەنگی ئەو سروشتە دەکەین کە خوددا بە پاک و خاوێنی ئافراندوێتی. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم هەردەم بەشداری لە کارەکانی ماڵەوەدا دەکرد، لە دەرەوەش لەگەڵ هاوڕێکانیدا بەشداری هەموو کاروبارێکی دەکردن. لە دروستکردنی مزگەوتەکەیدا بەردی دەگواستەوە، لە کاتی جەنجیشدا لە هەڵکاندنی خەندەقدا بەشداری دەکرد، لە ڕێگەی پاچکاریەوە تا شەبەردەکانی دەشکاند. کاتێگەم کارە سەختانەی لە خەندەقەکەدا دەکرد تەمەنی چەند بوو؟ بێگومان گەنج نەبوو، بەڵکو 58 ساڵ بوو. ئیدی ئەوە نازانم کە ژیانە پڕناسۆرەکەی ئەو بەرامبەر چەند ساڵ لە تەمەنی ئێمەیە، ڕەنگە هێندەی 70 یان 80 ساڵی تەمەنی ئێمە بێ. دەشێت ئەو کردارە چاکانەی ڕێزم کردن جێگەی مشتومڕ بن، یاخود تازە بکرێنەوە و شتی نوێیان بخرێتە سەر. بەڵام مرۆڤێک کە کاری نییە و دەستی بەتاڵە ئیمانی دەست دەکا بە پاشەکشێ، هەر مرۆڤێک کە کردداری چاکە بەرهەم نەهێنێ نوری ئیمانتیایدا لاواز دەبێ. باشە هاوچێشەی ئیمان و کردەوەی چاک بە پێچەوانەی شەوە کار دەکات؟ واتە لە مرۆڤێکدا ئیمان نەبێ بەڵام کردەوەی چاکە بێ. کردارە چاک و جوانەکان ئەو دەرگایانە دەکەنەوە کە بەرەو ئیمان دەڕۆن، بەڵام پێش هەموو شتێک مرۆڤ دەبێ بە دوای ئافرێنەرەکەیدا بگەڕێ، واتە عەوداڵی ئەم بابەتە بێ. ئەو مرۆڤەی لە بوونی خۆی ناکۆڵێتەوە، ئیدی هەرچیەک بکا ناتوانێ ئەڵڵا بدۆزێتەوە. دەبێ کیبری نەبێ، ئەڵڵا ئیمان بە نسیبی کەسێک ناکا کە کیبری هەبێ. هەروەها ئەم مرۆڤە دەبێت لە هەموو جۆرە زوڵمێکیش خۆی دوورە پەرێز بکە، چونکە ئەڵڵا کەسانی زاڵمی خۆش ناوێ. گەر مرۆڤێک خاوەنی کردداری جوان بێ، مەرجەکانی ئەم کرددارانەیشی جێبەجێ کردبێ، بەویستی خوددا دڵی ڕۆشن دەکرێتەوە و دەبێتە خاوەنی ئیمان. هەر منداڵێک کە کردداری چاکە ئەنجام نادا پێگەیشتنی و بوونە خاوەنی ئینسافی لێ چاوەڕێ ناکرێ، چونکە سروشتی مرۆڤ بۆشایی قبوڵ ناکە. گەر کردداری چاکە نەبوو، ئەمانە جێگەکەیان بە بۆشی نامێنێتەوە، ئیدی خۆ خراپەکان جێگەیان دەگرنەوە. کارە زیان بەخش و خراپەکانیش پاش ماوەیە گیمانی مرۆڤ لە ناو دەبن. بابیر لە کوڕەکەی حەزرەتی نوح بکەینەوە، وێڕای ئەوەی کوڕی پێغەمبەرێک بوو بەڵام خاوەنی ئیمان نەبوو. قورئان هۆکاری ئەم حاڵەتەی ئەو دەجێڕێتەوە بۆ نەبوونی کردداری چاکە و ئەنجامدانی کاری خراپ. مرۆڤ گەر کردداری چاکەی نەبوو، ئیدی بوونە کوڕی پێغەمبەرێکیش سوودی بۆی نابێ. گەرگەنجێک بە شێوەیەکی بەردەوام خۆی بە کرددارە چاکەکانەوە خەریک نەکا، ئەوا زەنگەکانی مەترسی دەستیان بەلێدان کردووە، تەنانەت کاتژمێرێک خوێندنەوەی هەفتانەیش بەش ناکا. گەرگەنجێک ڕێنمونیکەرێکی نەبێ کە واکۆی کاتەکانی بۆ بەرهەمدار بکە، ناشێ بڵێن ڕێنوێنیکەرێکی کاملی هەیە. با بەم وتەی فەرەیدونی عاتار کۆتایی بەم بەشە بهێنین. هودهود وتی: پارێزەری پەیمانەکەی ئەلەست هەوڵ و تێکۆشانی بەردەوامە، هەرچێک بەدەست هاتووە لە ڕێگەی تێکۆشانەوە بووە. هەر کەسێک تێکۆشانێکی زۆر و ئیرادەیەکی تۆکمە بخاتە گەڕ، بە دوای هەرچێکدا بگەڕێ دەیبینێتەوە، هەرچێکیشی بوێ دەیدۆزێتەوە. هەر کەسێک گەردیلەیەک تێکۆشانی هەبێ دەشێ بەو گەردیلەیە خۆریش دەست بخە، واتە پلەی لەویش بەرزتر دەبێ. بەدەستێنانی مڵکی جیهانی ژوابەستەی تێکۆشانە، باڵی باڵندە بەرزەفڕەکانیش هەر هیممەت و تێکۆشانە.